بارزان لم بەشەی پرۆگرامەکەمانە لەسەر بابەتێکی تەندروستی گفتوگۆکەین باز لە دیارچین و باوچین ئەو گرفتاناکەین بە شێوازێکی گشتی کە لە ئێسکی منداڵدا دروستە بێ. ئیتر با بزانین گرفتەکان چین نارەکیەکان کە لە ئێسکی مناڵا دروستە بێ خۆی لە چیا بینێتەوە بە تایبەتریش ئێمە جەختە خەینە سەر ئەو گرفتە باوانەی کە لە منداڵانی هەرێمی کوردستانە زۆرتر بوونیان هەیە. با بزانین گرفتەکان زگماکیە پەیوەندی بە چیۆ هەیە ئەو خانمە لە قۆناغی دووگیانەیە ئاخۆ هیچ کەم تەرخەمەیەکی هەبووە لە ڕووی وەرگرتنی ڤیتامین و بابەتەکانەوە بۆیە ئەم منداڵە کە لە دایکە بێ بەم شێوازەیە یاخود دیارتین هۆکارەکان خۆی لە چیا بینێتەوە. بۆی با چڕۆپڕی لەسەر بابەتەکە زانیاری وەرگین. ئەمڕۆ بە خۆشحاڵی میوانداری بەڕێز دکتۆر وەرزێر فەتەح شاڵیمان کردووە کە بەڕێزیان ڕاوێژکاری نەشتەرگەری ئێسک و گۆڕینی جومگە و بڕبڕای پشتن. دکتۆریان سڵاو لێبێ و زۆر بەخێر بەیانی تۆ باشتر. دکتۆریان هەر دەستپێکی گفتوگۆکانمان با سەرەتا لەوە دەست پێ بکەین با بزانین دیارچین و باوچین ئەو گرفتانەی کە لە ئێسکی منداڵدا ڕوئایەت خۆی لە چیا بینێتەوە. لە بابەت مناڵی بابرێن هەرێمی کوردستان چکە بەعزێ نەخۆشیە لە وڵاتی کە زیاتر لە وڵاتی ئەمە کە زیاتر باوە و زۆربەی دایک و باوکەکان پرسیارەکەن ئەوەی زۆر زۆرە تەمان نەخۆشی مناڵ زۆر زۆرە بەس ئێمە ئەوەی کە عایدی ئێسکە کە زیاترین باوە دەرچوونی سمتە یان بڵێ نوقسانی لە حوزیانە لە کڵۆکیانە زۆری کەشیەت باسی ئەژنویانەکە ئەڵێ خوارە یان قاچیان کە ئەبن لە دایک خوارە. ئەمانە زۆر یعنی زۆرینەی کە باوە لە مناڵەکانە کە دروستە بێت بەس هەمانە شتیکە ئەوانە بانەچینەوەوان چکە خەڵک مشکلی ئەمانەیان زیاترە. ئەمانی کە بەڕاستی باس لێوە کرد زگماکە مناڵ هەرکە لە دایکە بێت بەم شێوازەیە دوو بەعزێکی سگماکە بەعزێکی بە نەخۆشی وای لێت یعنی ئەوش لەبەرەوە ئەم شتە بینی ئێمە و دکتۆری مناڵە یان بۆیە دائیمەن ئێمە بێ پەیوەندیەکانمان لەگەڵ دکتۆری مناڵە چکە ئەوان مناڵی بێنە لای دکتۆری مناڵ دکتۆری مناڵ ئەوانش زۆر زۆر باش فاسیانەکەن و بەعزێکیان ئەتر خۆیان عیلاجێنێ ئەوەی کە بڵێن نەخۆشی بێ و دەرمانیێنێ بەعزێکی نائەتر کە ئەگەر پێویستی بە نەشتەرگەری بەیان استشارەیەکی دکتۆری ئێسقان ئەیانێنن بۆ لای. باش کەواتە دکتۆر با بە جیاواز باسیکەین زگماکمان هەیە و جۆرێکی ترمان هەیە کە هۆکارێکی هەیە نەخۆشییان هەر هۆکارێکی دیکە با سەرەتا باسی زگماکەکە بکەین. کام حاڵەتانەیە ئاچێتە نێو قاڵبی زگماکەکەەوە و چۆن دایک و باوک بزانێت کە ئەم مناڵی ئەم کۆرپەیە گرفتێک هەیە لە ئێسکیا. خۆی یەکەم شت دەستی پێ بکەین کڵۆکی سمتە ئەوە زۆر زۆر باوە لە کووردە لای خۆشمان زۆر زۆر اینجا بالەوە دەست پێ بکەین ئەمەیان زگماکە لە کوڕان و کچانەوەکو یەکە دکتۆر چۆن لە کوڕان و کچانەوەکو یەک نا جیاوازیەکەی طبعا نسبەتی هەیە یان مەسەن نسبەتەکە چۆنە بڵێن کە لە یەک لا دەرچوو لە کوڕا زیاتریان دوو لا دەرچێت لە کچا زیاترە ئەو بەس نسبەتی لە کچ زیاترە لە کوڕا یعنی خۆشش نییە قسەیە بەس ئەوە هەیە بەس ئێمە لێرە یەکەم چۆن دەست پێ بکەین لە دایک و باوکۆ نەسیحەت خاصن ئەوانەی کە تازە عایلە دروستەکەن و مناڵیانە بێت یەکەم مناڵیانە بڵێن ئەوانە دائیمەن بگەڕێنەوە بۆ دایک و باوکیان بۆ خزمی دایکەکە بێیان خزمی باوکەکە بێ کە بزانین ئایا مناڵیان هەیە نوقسان کڵۆکی دەرچوو ئەوانە زۆر زۆر ضرورە یەکسەریان بێنە لای ئێمەیان بێنە لای دکتۆری مناڵ فحسکرێن بزانین سمتیان دەرچوویان نە چکە لێرە مشکلێکی کەشەیە بۆ ماوە کاریگەری هەیە گەروار زۆر زۆر مهمە ئەو مناڵانی کە بەس بە ئام لە کووردا زۆرە لەبەرەوە من نەسیحەتم وایە هەچی مناڵیانە بێ فحسکرێ باشترە ئەتر ئەچێتە لای دکتۆری مناڵ یێتە لای ئێمە فەرق ناکە بەس مهم فحسکرێ لای دکتۆرەوە لای دکتۆرێکە پۆسپۆر بێلەوە. دکتۆر پشکنینەکەی بۆ کراوە دەرکەوە ئەو حاڵەتی هەیە چارەسەری چییە؟ ئێمێنێتەوە لێرە کاتی کەی ئەیهێنن ئەو مناڵە ئەوش فەرقی هەیە مەسەر تۆکە هەر لە دایک بوو ئەو زۆر زۆر باشە زۆر بیان ئەتوان بڵێم ئەگەر نەڵێم لە سانەوە لە ساسە ئەمەلیاتی نییە بەس کە گەیشتە مەرحەلەی دوای ساڵ دو ساڵ سێ ساڵتر ئەچێتە باری نەشتەرگەری یعنی ئێمە حەزەکەم بێ نەشتەرگەری شاکەم دکتۆر دایک و باوکەکە ڕاستەوخۆ لەگەڵ لە دایکبوونی مناڵەکانە هەز بەواکەن کەم گرفتیان هەیە نیشانەکانی وازەحە دیارە یاخود چۆنان بابەت نیشانەکانی خۆی دایک زیرەکترین کەسە بۆشتە اینجا دایکی ساش لەگەڵ فەرقێکی لەگەڵ دایکی جارانە بەس ئەم قەزەی تەلڤیزیۆن و بەرنامەی تەندروستی وازام ئەوانش باشتر فێربوون جیلی ئیسا بەس جیلی کۆن چونکە مناڵیان زۆرە بوو ئەتر یەکەیەکە ئەزان خۆیان ئەکو کە پاکیەکاتەوە مەسەن سێرەکە لێرە خەتی زیاترە قاچێکی کورتترە حسەکات
اكو دنيكي ليش نام مرتاحني يعني لبرو زور جار منال كاتو بلامان باور بخوي دايكك هنا يعني دايكك هسي كدوشتيك طبيعي بله انجا وتمان دس في بكين انواعه بوشي اللي راه مشكليك معني نوعك هي درنا شو بيالن خلع جزئي يعني بس قباغين يعني سقفي جون بلين اما كلوكي اگر بتوان رسمان بو درخن اما امنو عتوزي بسر دكتور شاروا بسر زور كساروا كقورب وقات عمري بيصال اترى امنا الله زحمه شاكري بي كلوكي بقورشتي برو اوان يك اللي كان كمن زور اهميتي ما زود بدوزريتو او شهر سري اكليتو ان شاء الله تشي كامل حالته كان هيك سمدرشون درك بيت سمدرشون شكبو بلين درنش يعني كبيجر خوار روت شليت بس ابي كنا شليت او يا عيبك باش دكتور جالسة أما بقر نولار يكم رقم يكم بودانابون كأوس متك قباغين يعني من الله ما أنا عملياتها كانت باشا أقر على كل إما بين سر باري يكميان أمانية أما كجوربون أما أنا آخر مرحلة أما قرابتري مرحلة اسم درجونا كأجات عمري سرو بالصال وسي صالو أوين بولامان سبيبين لا يشبه درجوا وطوبكشي خراوة ترى وقت مرحلة آزاري كزور ناتواني بروها أبي كلوكي بواري أو بنشتري وزور درجة يعني هي ما لديك باقين يعني دكتور براي براسان شن دقرن قهر لقل دايقوني من على كان أجر دايك كش خوي هستي بيب كاد بلام شن دقرن قال لقل دايقوني من على كاب شاني بزيشكي من علانو براسان أو رايم لقل أوايا ولا صاصة لكل ما نبيته أو من علىش نقصان نبيه شو خزاني كشيت مكتبه أشليه قالتي بيكن يعني أوانا زوب دوزرته هيج عيبي كان نامني بس زور كس أول شيء باوك أقصاكن لعائلة كان ألين زقماك شهر سرينية إشي خوايا ناشتي واني هو راسه إشي خوايا بس شهر سري دكتور بيق رجالة شيا بيق رجالة بيق رجال أو كمن زور شكر أو جدانا ينا بيت يعني بنجكانيان زور زيادة لحد بيت مثلا خط زاني بنجي بيا مثلا بلين بينجا سامر بوماتو يعني الكتاب شان ابو يكيك بالايران وبوماتو بقوريات يعني تقريبا اتوهم بلم دي بيو اواي شتيكي زور ناشين يعني فقيرات حتى بمرحله جوان ما كدو عمليات ما كل بنجر زي شهر سري هي شتغني ولا شهر سرينيه شهر سر ليرا شونه هي لصاصه شاكبته هي نسبتك توزي ناشين كي تعمل بس او شاكبته باش دكتور او خانماني كلا خناغي دوجانيان بونمونا اتوانن اگر بتابت او خانماني كلا خزانه كان اخوان ياخذ لها وسركانيان كسێکی لەم شێوازە هەبوو بێت ئەتوانێت لە قۆناغی دووگیانی ڕێگری لەم بابەتە بک بۆ وەرگرتنی ڤیتامین و کۆمەڵێک بابەتی تر هەیە یاخود نەخێر ئەمە بۆ ماوەی و هەر ئەبێت ئەم منداڵە بەم شێوازە لەدایک بێ خۆی ئەو سوالە زۆر گرنگە لە ناحی خۆزانی زەواجەکەن ئەچنە محکەمە و فەحسی خوێنەکەن و فەحسی لێرە بعضی نەخۆشی هەیە یعنی هەر ئەبێ نكرت يعني بيانلين أمنا تان إيش صاغنا بين أواني من أوانية يعني بعد جار الكروموزومات أقدر كيانا بس أبيني لبعض عائلة لا حمومنا سا أما ولو قصك مع عمري أما ساهردو لا يدر شو أما أمنا الله السيري كان طوبا كان سمتي لدروية لناو كلوكا كانيا دواء أوه هنا ما أنتو شوني خوي أما نشترقريه بس طبعا أما بوشي أما قوريه يبين قوريه سها أما عمري سرو صالة يعني دو صالة لم حالته أبي بخينو شوني خوي دسكاري اسكناكي نشترقريه ببي عمره بينعلم أجر بين أواد دس بيبكين خوي أجر زور يكسرك أبي لدايك بيت أو بس ساهد الله دايبي بعكسه دايبي لجاتين دبل نابكني بيلن حتى قاچي بلاوبي خوي منالك قاچي بلاوبي اشتو شوني خوي يعني با اوارس ما كبكين بلي امرانا كي امام لك ما توبك توك اوابك جوتي كي ها تشيكات اشت درو كايبيت او اشتو ناو لبرو وقتي خوي اما مشكليك ما نبو هري امني لبعض قومي كشاهيا كبلين من الله خنا بيشكو خرابترين شد بيشكي
خراپە بوون شکر ساجیلی باشن ئەمەمان نەماوە مناڵان جاران خۆتەزانی لە لادیۆین حتا بۆچی خراپترین شت بێشکێ ڕەنگە زۆری نەمان هەر بە بێشکە گەورە بوو بێتین و هیچ عیبشان نەبوو جاونیەکە خۆی لێرە سراحەتی دایکەکە بۆ جاران کەی خاتە بێشکەکەەوە کە پسیەکات تر ناژڵێتەوە ڕایەژێنێ مێشیێتە بێنە بۆ خێوێت اینجا اینێکشی بۆ دانیە لە جاتی دایپی بۆ میزەکەی ئەمانە بۆ عملی بۆ بەخێوکردین خاسەنەوانی مناڵیان زۆرە خراپێکی هەکو وتم باسم کرد کە جووتە کڕقاچەکە سمتەکە چێتە دەرەوە خۆی دەرنەچوە هەیە بازێک بۆ لە دایک دەرنەچوە بەس قەپاغی زائیفە کە جووتیەکە دەرەچێت بەعنی بیدایەت کە بۆ دەرنەچوە باشە دکتۆر ئێستا بێشکەکە دەرچوە زۆر کەم کەس هەبێت کە بێشکە بەکاربێنێ بەڵام تۆ باز لەواکی ئەگەرم قاچە جووت بێ و زۆرتون بێ خراپە جاستا شتێکی تر هەیە قوماتکردنە قوماتکردن لە ڕابردوها بۆ لێستاشە دایکان زۆر گرنگی پێنەڵێت تا مناڵەکەم قومات نەکەم و بەتۆنی نەیبەستێتەوە دکتۆر ئەڵە مناڵە خەوی لێ ناکەێت لەبەرێت کە دەست و قاچە جوڵەنە خەبەریە بێتەوە کاتە قوماتیش خراپە کاتە گەڕینەوە بۆچی ئیسراحەتی دایکەکەیە یعنی ئەم زەرەرە کە لە مناڵەکەیان بۆ ئەوەی بخەوێت خۆیان کەویان باسێکیۆم بۆ بکە قوماتکردنیش قومات شتێکە لە بێشکە شتێک گەڕاوەوە لە بێشکە خاصنی وایە وا قوماتێکار عینش جووتیەکات هەر خراپ دکتۆر ڕێگریە هەر کراوە بێ ڕێگریشە بێت خۆی بە ئیسراحەت قاچی جوڵێن قوماتە ڕێگرێ بێت لە گەشەی مناڵەکە نانا لە گەشا عیلاقی نییە لێرە قەزەی دەرچوونە گەشە چونکە شوێنی خەتێکی لە ئەسقانەکەیە ڕەبتی نییە بە وەزعێتەوە هەر لە ناو ئللا نەخۆشی نێڵێ گەشە بکە ئەو شتێکی کێ و جیاوازەوە دکتۆر ئەمەیان ئەمە طبعاً لە گەورایە ڕسمەکە بەس پێڵێن بۆ لێکسیان ئەژنۆیان خوارە زۆر هەیە بۆ ناوەیە خوارە هەیە بۆ دەرەوەیە زۆرەکەی کە مناڵ دایک و باوکیان پرسیارەکەن ئەوە تەمانەوە نیە مەسەن نەنکی پێڵە ئەوە چه مناڵکە و قاچی خوارە ئەتر تووشی ڕاکەنیان بۆ لای دکتۆر زۆر قەلەقە بن مالعلم خۆی نسبەتێکێ قوسێکی ئەتیادی هەیە لە مناڵە بەس هەیە زیاد لە حەدە ئەوانە ضرورە بێن ئەوانە سگماگ نییە ئەوان بەڵێن زگماگ نییە ئەمانە نەقسی ڤیتامین دی و ئینە نەخۆشیێت لەبەرەوە بازێکێکێتە لای دکتۆری مناڵ بازێکی لای ئێمە چارەسەر باشە دکتۆر ئەو مناڵانەی کە گرفتیان هەیە تر هەر کام لە گرفتەکان بێ لە ڕووی کاتی پێگرتنیانەوە هیچ گۆڕانکاریەکی هەیە لە چاو مناڵێکا کە هیچ کێشەیەکی نەبێ بڵێ ئەم مناڵانە درەنگتر پێگرن یاخود شێوازی ڕۆیشتنەکەیان پێگرتنەکەیان جیاوازیە لە چاو مناڵێکی ئاساییە خۆی ئەو سوالە بزەبت ئەوەیە کە دایک و باوکەکە کێن بۆ لامان یەتەڵێ پێی نەگرتووە مناڵەکە مەسەن ساڵی تێپەڕ کردوین ئەوانەی سمتیان دەرچووە درەنگ پێدرن ئەوە یەکێکە لە ینی دۆزینەوەی نەخۆشەکە دەستنیشانەکە یان سا شتێکی کەش زۆر باوە ئەمەیان ڕاستە نازانم لەوە چێبێ دراساتێکی لەسەرکەین جاران فلات فوت یان کە بڵێ قاچ تەخت کەم بوو نسبەتەکەی وا زۆر نەبوو جا ئەوان فلاتوت بەعزێکیان هەیە نسبەتێک بڵێن بەعزێ لە سا 15 سا 20 هێز تۆپی سمتیان دەرچووە برە بۆ یەکەیەن ئەشعیانگرین بەس خۆشی لە خۆیە فلاتوت تۆسێ قاچیان ڕێنی ئەوانش درەنگ پێگرن ئەوانە بزەبت نیشانەیەکە کە عیبێکەیە بۆیە مناڵەکە ئێنن و ئەی دۆزینەوە بەس لە پاش درەنگ ئێنە ساڵی تێپەڕ کردو جۆرێکی تر لە مناڵ هەیە کە پێگرێت بەم لەو بەولایە زۆرەکەوێت لە کاتی پێگرتن لە کاتی ڕۆشتنە ئەوش پەیوەندی بە ئێسک خواریەوە هەیە پەیوەندی و بەعزێکی خۆی تەبیعی ینی سێ حاڵتە هەیە خۆی تۆزێ جارە بیدایەتە تەرلیم پێڵێنیانەوە تۆزێ وا ئەڕوات هەتا فێرە بێ باشترە بێ هەیە ناسمتی دەرچووە هەیە قاچی خوارە یان قاچی فلات ینی هەر سێ حاڵتەکە لەبەرەوە دایک و باوکە بیان فاسیەکەین پێڵێن ئەمە ئەیبینێ و بڕۆ ئەگەر ئایبیە بوو چارەسەری جۆرێکی ترمان هەیە پێکانی ئاوادانێت ئەوەش نوعێکە پێی وادانێت ئەوەش هەر بۆ هەم بامەوتمان زۆرەیە ئەمەش ناڵێم زۆر با بەس ئەم نوع ئەمەیان باش بووە پرسیارە کرد دامنە نابوو باسێکی مەسوەڵی ضرورە ئەوەش قاچ بۆ خوارەوە تەمانەوە دای منێمێکن بە پێکەنین قاچ ڕووی بۆ دەرەوە ئەو پێڵێن شارلی شاپلن ڕووی بۆ ناوە ئەوە خراپە ئەوە بۆچی خراپە چکە زۆری مناڵ ساگە دایک و باوکان گوێم لێ بگرن ئەبینی مناڵەکە کە دانیشە لە ئەرزا لەسەر ئەژنۆی قاچێ با بۆ دەرەوە ئەمە لە تۆپی سمتەکە ملەکە خوارە چۆ ئاوە چۆ بۆ ناوە لەبەرەوە خوار دەرەچێت نوعی کەشەیە لە لاقەکە سقانەکە خوارە
تر ئەمانە جیاوازی چارەسەرەکان جیایە دکتۆر ئەو پێ کە ئەوە بە قەوسیدا ئەنرێت ئەوە طبیعی نییە. طبیعی نییە بە چارەسەری هەیە بەڵێ چارەسەری هەیە بە نەسیحەت بە قاڵب یان بە عملیات بەپێی کاتەکەی بەپێی ئەو نەخۆش قاڵ بۆ پێڵاوەیە کە تاوکو ئەژنۆ لە نانا بەعزێکی هینێکی بۆ دانین شەوانە ئاوا قاچەکە بڵاوە کاتەوە بعضێکی پێڵاوەکەیە کوتۆڵی بعضێک من ئێکین لە دانیشتەکە لە ئەرزا خۆی چاکە بێتەوە تریچی نامێنێ باش دکتۆر ئێمە کاباز لە ناڕێکی ئێسک و گرفتی ئێسکەکەین لە مناڵانە بە شێوازێکی گشتی ئەی ئێسکە نەرمە ئایا ئێسکە نەرمە لە وڵاتی خۆمانە بە تایبەتر لە مناڵانە هەیە یاخود ڕێژەکە چۆنە بە شێوازێک مناڵ بۆ تووشی ئێسکە نەرما بێت وای زۆر زۆرە ئەو شتێکێکە لێ نار مناڵ لەوانەیە جەنابش و خۆش محەممەد ئێمە جاران لە مناڵە ئابوو کە پێمانەوت ئێسکە نەرمە ڕکتسی پێڵەن کوساح بە عەربی لە ئافرەت شاو پیاوە دوای 56 ساڵ کاڵێن هەشاشەیان ئسقانی تایبەتر ئسقانیان ئەمانە نەقسی ڤیتامیناتە یان خەتای گورچیلیانە نەخۆشن یان مۆم شتێکە کە ئەو ڤیتامین دیتری و کالسیوم ئسقان کە باش دروست نەبێ ئەو شتە دروست باشە ئێسکە نەرما بێتە هۆکارێک بۆ ناڕێکی ئێسکەکان لە مناڵا بە تایبەت باس لە مناڵە ئەبێت و قاچیان خوارە بێت و بەعزەکە ئێسا گەورە بووە بە قاچخواری ماوەوە ناشینە شکڵەکەی بەس شتێکی وا عیبار نییە بە چارەسەری من چۆن بزانم مناڵەکانم ئێسکیان تەندروستە تووشی ئێسکە نەرمە نەبوون بۆ نیشانەکانی ئێسکە نەرمە لە مناڵات چییە چۆن دەرەکە دایک و باوک چۆن بزانێت ئەوەیە کە وتمان مەسەن هەڵسایە سەر پێکە پێ ئەگرێت دەربعزێکی تۆزە دەست پێکا ئەژنۆی خوارە بێت ئەوانی کە بڵین خۆی هەر شتێکی سەحیە یعنی تۆ سا کە بچی چەکێکی خۆ بکەی شتێکی باش نییە هەر ئەو شتانی کە باوە جاران کوا هەبوو ئەچێ فحسێکا سێرەکە سنگێشە یەکسەر خستەڕی بۆکەن نەخۆشیەکە زوو ئەدۆزێرێتەوە لەبەرەوە چیتیە ینی مناڵەکە هەر ئەبێت چەکین کرێ هەتۆ مناڵ و بووە ئەچی فحسێکی بزای مناڵە ساغێ ئەگەر حاڵەتێکی هەیە زووتر چارەسەر ئەنجالەوە دەرەکەوێت ئێسکە نەرمەکە مەسەن کە بیبین زۆر ئاسانشە بە قەترێک چاکە بێتەوە یانسێکە چەند بەسیتە زۆر ئاسان دکتۆر باشە بێ هەمووی بە دەرمان چاکە بێ ئەیبوو لە گەورە هەستەکەم زۆر زەحمەتە نازین چۆنە ئێسکە نەرمەکە باسە کردیان کە بڵین گەیشتە مەرحەلی کە قاچی خوار کرد کە ئەژنۆکە خوار بوو ئەوەتر باش نییە سخانەکە خوار بووە چۆن چاکیکەین لێرە ئەوش مەراحلە حتا عمری 3 ساڵ 4 ساڵ دەستکاری ناکەین هەر بە بڵێن قەترەکەی یان سپرێ دەرزیشەکەین کە سەر و ساڵ بێت دەرزیشەیە بە عەزەڵە ئەکرێ هەر ڤیتامینەکەی هەتا چکە باجار لە ڕێخۆڵا هەڵنامشتێ بۆیە نسبەتی کەمە بێتەوە لە خوێنە ئێمە چی یەکەین بە دوو شێوازەیەنێ هەم بە خواردن هەم بە عەزەڵە حتا تەکید کەم چێتە ناو لەشەوە ڤیتامین دیەکە بۆ هەموو مناڵێک پێویستە بەڵێ نا بەس خۆی ئێستا ئەوەی کە هەر ئەڵێ تەحەفوزی ئەڵێ قەترەکەی بەرێ مەسەن هەفتەی جارێت دوو جار هەر بە ئەبێ بە خۆت باشە باشترە ئەویان چۆن ئەڵێ ئۆن دە سیف ساید یعنی هەتا مشکلە و توش بەس کە گەیشتە خوارێکە ئەویان کە باسیکەین وتمان هەتا ساڵ هەر بە دەرمان کە دوای ساڵ دەرزیوشتەکەشی ئەخێنسە کە گەیشتە 3 ساڵ ئین نەبوو اینجا یان 4 ساڵ نەشتەرگەری دەست پێکا شتێکیان دەرخست هەکو کلپسە دایانین هەتا نەهاڵدرینێکی گەورە و عملیاتێکی گەورە فتحێکی بچووکەکەینەوە ئەو کلپسانە دانین لەو لای کە زیاتر کەم گەشاکە لاکەی کە زیاتر گەشاکە ئەتر ڕاگیریەکات و لە ماوەی ساڵێ 2 ساڵ ڕێکە بێت ئەمەلیاتی گەورە لە دوای 12 و 14 ساڵ دەست پێکەین ئەبێ ئەسقان بشکێنین ڕاستەکەین باشە دکتۆر زۆر کات دەڵێن خواردنەوەی شیر زۆر بەسوودە بۆ تەندروستی ئێسکەکان جگە لە شیر خواردنەوەی تر هەیە کە زۆر خۆی ئەوە خۆشترە پرسیارکەی لەوانی ئینی ئەغزیە چکە ئەوانە بەڕاست خبرەیەکی چاکیان هەیە لە هەموو بەس شیر بە ئام باشە بەس باشەکەی لە زەرەرێکەشی لە چیە با بڵێن زۆر شیرەکەش خۆزانی چاوریەکەش ئەخەتۆ ئەو چاورێش حساب بکە بەس بۆ مناڵ زەڕورە بۆ مناڵ زەڕورە حتا گەورەش بێ دیوتە لە دایمە پەرداخی شیرە خۆنەوە بۆ گەورە شەرت نییە تۆ ئەتوانی سەپلمنت و هەب چکە تۆ چەنە خۆیتەوە سامەسەن کە تۆ ڤیتامین دی و یان ئینەکە و کەم بێ یعنی ئەبێ جیریکانی شیر خۆی ڕۆژانە اینجا تاویزی حەبێک ناکاتەوە بەس شیرەکە بە ئام باشە بەس ئەو بن کە زۆر چاور نەبێت شیرەکە باشە دکتۆر لە سەرەتای بەرنامەکەوتمان دوو جۆر هەیە جۆرێکیان زگماکە جۆرێکیان هۆکاری هەیە یان نەخۆشیەکە بێتە هۆکاریەوەی کە ئەم کۆرپەیە ئەم منداڵە گرفتە لە ئێسکە بۆ دروست بێت ئەو هۆکارانە چین کە بێتە هۆی گرفت لە ئێسکی مناڵە
هەکووتمان زگماکان ئەوە زگماکان بەشێکمان باس نەکردوینی قاچەکەەوەش ضرور لە دوای باسیەکەین باشە. قاچخواری زۆرە ئەگەر توان ڕسمەکە دەرخەن ئەمەش لە کووردا زۆرە و ئەوەش ئەگەر زوو فریاکەوین لە مناڵی نسبەتێکی باشی بێ عملیات چاکە بێ بینە سەر ئەوانە نەخۆشی زۆرمانە مەسەنەیە یان ئەڵێن ئەو باڵای کەمە کورتە ئەمانە هەمووی مەجموعەیە نەخۆشیە هەیە زگماکە لەوە شاکرۆمۆزۆماتیان نەخۆش و تاوانین هەیە نا هەر ئەینش نەقزی ڤیتامینات و شتە ئەوش بە فەحس و بە یان هەیە نەقسی هۆرمۆناتەوە ئیشی ئەمە نییە ئەوانە غودە دەسەمای پیاڵەن یعنی ئەندۆکرانۆلۆجیست یعنی ئەخسایەکی خاصە فەحسیانەکات و پێش ئەو نەسیحەتمە بۆ دایک و باوکان پێش 12 ساڵ لە 11 ساڵیە لە 10 ساڵیە بچن بۆ لای دکتۆر هەتا کۆنتترۆلی هۆرمۆنیان کە چاکیان کاتەوە گەشتیان باش کات زانی گەشت شتێکی ئەساس لە قاچخواری کردمەوە ئەمەیە بەڵێ ئەمە یەکێکە لە شتەکان کە زۆرە لە مناڵی خۆمانە ئەمە هەر ئەبێ لە دایک ئەمە زۆر باشە ئاشکرایە یعنی دایکەکەی باوکەکە کەس نەیزانی یانێ قاچی خوارد ئەوە باشە زوو ئەیهێنن بەس بازێکی شەر درەنگەیێنن خۆی ئەمە هەربوو لە دایک دوای هەفتەیە دوان ناڵێم زۆر ئەتر بهێنن وەزین دایک تازە مناڵی بۆ نازم بەس هەفتەیە دوان عیلاجی ئەمە لە دوای هەفتەیە دەست پێ دکتۆر دایک کە ببینێ دوای 9 مانگ چاوەڕێیە کاتا مناڵێکی تەندروستێ بکبینێ مناڵەکەی وای بە دنیاییەوە زۆر قەلەقە بێ زۆر خەمەخوا باسێکەوەم بۆ بکە چارەسەری ئەوەی کە مناڵە تەمەێکی مناڵیەوە بینیت بۆ ئەم قاچخواریە بە تایبەتتر چارەسەرەکەی ئاسانە هەر ئاسانە بەس تۆزێ هیلاکی دایک و باوکەکەوێ هاتو کوێوێت یعنی بە ماوەیەکی نزیک چا نابێتەوە تۆزێ وەختیەوێ بەس چاکە بێتەوە دڵیان من زۆرکەیان ئەڵم جارە خەمتان نەبێت مناڵکەتان چاکە چارەسەری هەتا یەکسەر مرتا چکەکەێت زۆر قەلەقە ئەم مناڵم چۆن بابەت چاکە بێت و شەرتشنی عملیات لێرە چییە بۆچی ئەمە کە ئەڵین وەختە بعد شەشت نییە تۆ نشتەرگەری بکەیت کەوتمان لە هەفتەیەکەمەوە دەست پێکەنی خێنە قاڵ بۆ گەشەوە مانگی جارە ئیبینن لە دوای 2 مانگ تەقیمیەکەینەوە یانەوە بزانین ئەمە نوعێکی ڕژتی پێڵێن تر ڕێک نابێتەوە بێژنەوە ئەوە بێتر دەستکەین بە نەشتەرگەری ئەوش کەمە باوەش بزان وان نییە زۆرێکی باقیەکەی ئەتر هەر بەقاڵ بوو گەچەکە بەس ئەوەیە ئەکو پێم وتی وەختە بە حتا پێ ئەگرێ بێ مراجعە بکات 2 مانگ جارێ 3 مانگ جارێ دکتۆر هەر لە کۆتاییە لەسەر ئەم بابەتی ئەم ڕۆمان کە قسەمان لەسەر کردەگەر لە کۆتاییە شتێکی گرنگ مابێ لە بیرمان کردبێ باسیکەی نەتوانین بێڵی فەرموو وڵام هەر کووتمەوە خۆی دائما الوقایە دائما تۆ زوو نەخۆشیەکە بدۆزرێتەوە چارەسەری ئاسانە بێ نەسیحەتم بۆ دایک و باوک بۆ مناڵی کورد کەتر نوقسان نەبێت کە مناڵیان بوو با چەکێکی بکەن بە ئام بزانین هیچیان پێویستیان نا چکە بە ئاسانی چارەسەرەکرێت و ناتوانم بڵێم لە ساسە لە سانەوە ئەگەر زیاتر نەبێ زگماکی مناڵ چارەسەری هەیە زۆر باشە دەست خۆش زانێرەکانت ماندوو نەبێت زۆر خۆشحاڵ بێت سپاس بۆ تۆ